پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لەبێت خۆشەویستان. بێگومان هەمووتان دەزانن کە زیاتر لە 100 وڵات لە سەرانسەری جیهان بوونیان هەیە و زۆربەی دەوڵەتەکانیش بڕوایان بە دیموکراسی هەیە و لە بەڕێوەبردننی دەسەڵات پەیڕەوی دەکەن و لەگەڵ ئەمەژ هەندێک دەوڵەت هەن بڕوایان بە دیکتاتۆریەت هەیە وەک هۆکارێک بۆمانەوە لەسەر دەسەڵات و دەست بە سەرداگرتنی کارەکان بەکاری دەهێنن. سەرۆکی کۆریای باکووریش لەو کەسانەیە کە بڕوای بە دیکتاتۆریەت هەیە سەرڕای ئەوەی تایبەتمەندیەکانی ڕوخساری هەرگیز لەوە ناچێت بەڵام ئەوەی شاردراوەتەوە زیاترە. کیم جۆنگ ئون لەگەڵ تێبەڕبوونی کات ڕادەی توندی و دڵڕەقی لە بەڕێوەبردن سەلمان. ئەمە ئەو دیکتاتۆرەیە کە ناوبانگی لە تەواوی جیهان دەنگی داوەتەوە بەڵام لەوانەیە زۆرێک لە ئێمە نەزانین کە ئەو بڕە سامانێکی زۆر گەورەی بۆ بەدەستێنانی ئاسوودەی و خۆشگوزەرانی خۆی تەرخان کردووە. هەرچەندە چینێکی کەم نین کە بەدەست هەژاری و نەخۆشیەوە دەناڵێنن بەڵام ئەو سەرۆکە بە شێوەیەکی باوەڕ پێنەکراو لە ژیانێکی خۆش دەژی و دەژڵێن کە هەمووان ناچاری چەپڵە لێدان دەکات بە بێوەستان. ئەمڕۆ باسی خۆپەرستی ئەو سەرۆکە دەکەین کە چۆن پارەکانی لە پێناو خۆشگوزەرانی خۆی بەهەدەر دەدات. بۆیە لەگەڵمان بەردەوام بن. ئۆتۆمبیلە گرانبەهاکانی بار هەڵگیری گەورەی تراز مارسیدس مایباخ 600 گارد لە بەرهەمی کۆمپانیای ڕۆتێردامی پارتی هۆڵندیە لە گەشتێکی چەندین مانگ و هەزارەها میل بۆ 6 وڵات هێنراوە بەپێی راپۆرتێکی نوێی سەرچاوی سنتەری لێکۆڵینەوەی بەرگریەکان لە واشنگتۆن پاش ڕێگە پێدان لە چین و یابان و کۆریای باکوور و ڕووسیا پێیان وایە کە دوو ئۆتۆمبیلەکەی نرخی هەر یەکێکان بە نزیکی 500,000 دۆلار مەزەندە دەکرێت کە گواستراونەتەوە بۆ شوێنی کۆتایی بیونگیانگی پایتەختی کۆریای باکوور. تەنها کەسێک دەتوانێت داوای ئەم زۆرە ئۆتۆمبیلە بکە ئەویش سەرۆکی کۆریای باکوور کیم جۆنگ ئونە. هەروەها بە شێوەی بارکردن گواستراونەتەوە بەهۆی ئەو سزایانەی کەنەتەوە یەکگرتووەکان بەسەر بیونگیانگی چەسپاندووە ئەوەش بەهۆی پەرەپێدانی بە چەکی ئەتۆمی و ڕێگریش لە کۆمپانیاکان و تاکەکان کراوە بە فرۆشتنی چەکی گرانبەها بە کۆریای باکوور. هەروەها هەرچی ئۆتۆمبیلی مارسیدس مایباخ 600ەکەیەتی ئۆتۆمبیلێکی زۆر بەنرخە و بە کورسی جلد داپۆشراوە وەزری پۆش کراوە بۆ پاراستنی سەرنشینەکان لە تەقەمەنی دروستکراو کە لە تەقینەوە هێرشبەرەکان و ئامێرە تەقەمەنیەکان دەردەچێت و زۆربەی کاتەکانیش کیم جۆنگ ئون بە ئۆتۆمبیلی لیمۆزینی زری پۆشکراو دەردەکەوێت کە نرخەکەی دەگاتە ملیۆنان دۆلار و بێگومان ئۆتۆمبیلەکەش دەورە دراوە بە پاسەوانی لێهاتوو بە تایبەتیش ئەو کاتێک کە چاوپێکەوتنی یەکەمی لەگەڵ سەرۆکی کۆریای باشوور ئەنجامدا. جگەرەکان وا دەردەکەوێت کە جگەری فەڕەنسی زۆرە خوازراوەکەی کیم جۆنگ ئون بێ و بەپێی ڕاگەیاندنی میدیاکانیش جۆرە خوازراوەکەی ئێف سان لۆرنتە کە نرخی یەک پاکەتێک دەگاتە 44 دۆلار و هەڵگیرێکی تایبەت بە جگەرەی هەیە کە نرخەکەی دەگاتە 165 دۆلار. پاسەوانەکان سایتی هەواڵگیری ڕووسی هەندێک وێنەی گیراوی پاسەوانەکانی سەرۆکی کۆریای باکوور کیم جۆنگ ئونی بڵاو کردەوە کە بەو پەڕی هێزەوە خەریکی پاکردنەوەی کورسی تایبەتی سەرۆکن. هەموو لایەکی کورسەکە بە پارچە قوماشێکی سپی کە مادەی پاکەرەوەی تێدا بەکار هاتووە پاک دەکەنەوە کە ئەوەش دیمەنێکە لە ڕێگەیەوە پاسەوانەکانی کیم جۆنگ ئون نیشان دەدات کە چۆن بە تێکۆشان و شەو نخۆنی هەوڵ دەدەن بۆ بەدەستهێنانی سەلامەتی و ئاسوودەیی سەرۆکەکەیان و ئەو ڕاستیەش پاش کۆتا سەردانی سەرۆک کیم جۆنگ ئون دەردەکەوێت پاش ئەوەی شەمەندەفەرەکەی وەستا. ڕاستەوخۆ لە شارێکی ڕووسی کە خەریکی پاکردنەوەی دەستکی دەرگای دەرەوە بوون بە چاودێری پاسەوانی تند پێش ئەوەی سەرۆکەکە بێتە دەرەوە بۆ چاوپێککەوتنەکەی. کیم جۆنگ ئون چەند یاسایەکی بۆ پاسەوانەکانی داناوە کە بە هیچ شێوەیەک نابێت لی دەرسن
و پێویستە جێبەجێ بکرێت. بۆ نمونە نابێ هیچ کامێک لە پاسەوانەکانی تەنانەت بە سانتیمەترێکیش بێت لە سەرۆک باڵایان بەرزتر بێت و هەروەها کاتێک گەشت بە فڕۆکەکە دەکات پێویستە پاسەوانەکانی بە هەمان زۆر فڕۆکە گەشت بکەن بۆ ئەوەی کەس نەزانێت کە کامە فڕۆکە سەرۆکەکەی تێدایە. کەشتیەکانی سەرۆکی کۆریای باکوور NK News هەندێک وێنەی سەرۆکە گەنجەکەی بڵاو کردبوویەوە لەگەڵ یەختەکەی کە بە نزیکەی درێژی 29 مەتر دەبوو و نرخەکەی 7 ملیۆن دۆلار دەبێت بۆ گواستنەوە بە درێژای کەناری باکووری وڵات. هۆکاری کڕینەکەی پێشێڵکاری سزاکان بوو کە نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 2006 بەسەری چەسپان دەبوو و لە ژێر چاودێری پێشێڵکاریەکان و قەدەغەکردنی فرۆشتنی چەک و کاتژمێرە بە نرخەکان و ئۆتۆمبیلە گرانبەهاکان و جگە لەوەش ئامێری کۆمپیوتەر کە لەو ساڵانەی دوای بە بەراورد لەگەڵ ساڵی 2009 خواست لەسەری کەم بوو کەوایە لەم بابەتە ڕوویەکی دیکە هەیە کە پەیوەندی بەو گەلەوە هەیە کە لە دەست هەژاری و برسێتی دەناڵێنن. یەختەکەی سەرۆک ئۆتۆمبیلە گرانبەهاکەی و شاشە گەورەکەی و شەراب و کاتژمێرە خوازراوەکانی لە خۆ دەگرێت. هەندێک لە سەرچاوەکان وای مەزندە دەکەن کە نرخی ڕاستەقینەی کەشتێکە دەگاتە 8 ملیۆن دۆلار بە دڵنیاییەوە ئەوەش بڕێکی کەم نییە. شەرابە گرانبەهاکان شەرابی کۆنیا بە دڵخوازەکەی سەرۆک دادەنرێت. ساڵانە کۆریای باکوور زیاتر لە 26 ملیۆن دۆلار لە شەراب بەهەدەر دەدەن. هەرچەندە کە دەوڵەتەکەی بەدەست قەیرانەکانەوە دەناڵێنێت دەتوانرێت بۆ پارانەی کە کیم جۆنگ ئون بەهەدەری دەدا چارە سەر بکرێن. سەرۆک کیم شەرابەکەی تەنها بۆ خۆشی ناخواتەوە بەڵکو لەبەر ئەوەیە ئاڵوودە بووە پێوەی و ناشتوانێت لێی دەرباس بێت. دەستگای هەواڵگیری بڵاوی کردەوە کە ئەو نرخی سەرۆک کیم بۆ شەرابە بە نرخەکەی تەرخانی کردووە دەگاتە 400,000 دۆلار و ئەو شەرابەی کە زۆر خواستی لەسرە لە جۆری هینیسیە کە نرخی یەک شوشەی دەگاتە زیاتر لە 2,000 دۆلار و دەکرێت بزانیت ئەم ڕەفتاری چەند مەترسیدارە بۆ کەسێک کە دەسەڵاتی تەواوی بەسەر هێزی ئەتۆمی هەموو وڵاتەکاندا هەیە. دوورگە تایبەتیەکانی سەرۆکی کۆریا هەرگیز لە سوپرایزەکانی بۆ جیهان ناوەستێ. لە ڕوویەکی تر سەرۆکی دەوڵەتی شیوعی کە بەردەوامە لە بەرنامە ئەتۆمیەکەی لە وڵات سەرڕای سزانێ و دەوڵەتیەکان خاوەنی هاوینە هەوارێکی فراوانە لە بەشێکی لە دوورگەکەی کە دەکەوێتە بەرەیەکی ڕۆژهەڵاتی وڵاتەوە کە تایبەت بۆ خۆی و دار و دەستەکەی دروست کراوە لە کاتێکدا دەوڵەتەکەی بەدەست هەژاریەوە دەناڵێنن. ئەوەش بە گوێرەی ڕۆژنامەی زەسەنی بەریتانی کە چەند وێنەیەکی هاوینە هەوارێکی بڵاو کردبوویەوە وەوتی ئەوانە هاوینە هەوارێکی ڕاستین لە دوورگەیەک کە نازناوی ئیبیزای کۆریای باکووری لێنێرا بوو بە ناوی دوورگی ئیبیزای ئیسپانی بەناوبانگ وە کۆشکێکی گەورەی تایبەت بە سەرۆک لە خۆ دەگرێت لەگەڵ ڤێلای بەرز کە دەوری دراوە وە پردێکی تایبەت بۆ گواستنەوە لە نێوان بەشەکانی دوورگەکە کە هێڵێکی ئاسنیشی تێدایە و یاریگایەکی وەرزشی و هێڵی ئاسمانی و سەرۆک لە هاوینە هەوارەکەی پێشوازی لە دەستەکەی دەکا کە بە باشترین زۆری خواردن وەک کولەی دەریایی و پەنیری فەڕەنسی و باشترین زۆرەکانی شەراب خزمەت دەکرێن. و هەروەها زەسەن باسی لەوەش کردووە کە یاریزانی تۆپی سەلەی ئەمریکی خانەنشین لاینیز ڕۆدمان یەکێک بووە لە میوانەکانی سەرۆک لەو دوورگەیە و یەختێکی دیزاین کراو بۆ سەرۆکی کۆریا کە درێژی دەگاتە 30 مەتر وە کەشتی گەلێک لە ئۆتۆمبیلی مارسیدس بە مەبەستی گواستنەوەی میوانەکان لە فڕۆکەخانەکان. هەروەها ڕۆدمانی یاریزان باسی لەوەش کردووە کە سەرۆک کیم جۆنگ ئون بە تەنها لەوێدا نییە بەڵکو نزیکی 60 کەسی لەگەڵە و بە درێژایی کات لەگەڵ سەرۆکن و هاوبەشی دەکەن لە ئاهەنگێڕان و شەراب خواردنەوە. خواردنە گرانبەهاکانی سەرۆک کیم پابەندە بە ڕژێمی خۆراکی لە کاتی نان خواردنی کە چەند زۆرە خواردنێکی دیاریکراوی دیاری کردووە کە تایبەتە بەخۆی و لەگەڵ خەڵکی کۆریای باکوور جیایە کە خواستیان لەسەر برنج و سوشیە و زۆربەی کا سیستەمی خۆراکی پێکدێ لە جۆرێک لە خواردن کە لە باشترین زۆری شیری پڕچەوری دروست کراوە و خواردنی ئێوارەشی سوشیە لەگەڵ پارسەیەک لە گۆشتی کوبی کە بە تایبەت لە یابان هاوردە کراوە. هەروەها خواسی لەسەر زۆرە گۆشتێکە بە ناوی بڕوشوتی ئیتاڵی و جۆرە خواردنێکی تر بە ناوی هامون کە خواردنێکی ئیسپانیە و هەروە حەز بە پیزای داپۆشاو بە گۆشت و چەوری دەکا. ڕێستۆرانتی سەر ئاو کەوتوو یەکێکە لە خواردنگە گەورە و باشەکان.
لەو جۆرە لە جیهان زۆر کەمە، بۆیە یەکەم زار ئەو خواردنگەیە لە سولیڤیا لە ئوستورالیا کرایەوە. لە سەرەتاوە تەنها ئوتێلێکی دەریایی بوو کە پێک دەهات لە 2 قات و سەدەها ژوور و یانی شەوانە و یاریگای تێنس و مەلەوانگە. سەرۆکیم لەم دواییانەدا دەستی بە کڕینی کردبوو و دەوترێت سەرۆکیم سەرەتا گەشتی بەناودا کردبوو. دواتر کە بەدڵی بوو هەوڵی دابوو بیکاتە هی خۆی و دەیویست چەند گۆڕانکاریەکی کەمی تێدا بکە، بەڵام کەس نازانێ بۆسی هێندە ئەو خواردنگەی بەدڵ بوو. فڕۆکە تایبەتەکان بە زۆری سەرۆک کیم جۆنگ ئون 2 فڕۆکی بەکاردەهێنا بە ناوی کوشکوان و ئەوەی تر بە ناوی گاما ئیوان و نرخی هەر یەکێکان $1.5 بوو. هەروەها کیم جۆنگ ئون بە فڕۆکی ئیلوشن L62 گەشتی کردبوو لە ماوەی کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ. هەر کە دابەزی لە فڕۆکەخانە سەرنجی هەمووانی بەلای خۆیدا ڕاکێشا. دەتوانین بڵێن ئەوە ئوتێلێکی فڕۆکەی تایبەتە بە سەرۆکە کۆریەکە. شەمەندەفەری تایبەت لە مانگی ئایاری ساڵی 2019 بە شێوەیەکی چاوەڕوان کرا و شەمەندەفەرێک لە وێزگەی شەمەندەفەر وەستا. هەرگیز هیچ کەسێک ڕووداوی لەو شێوەی نەدی بوو، بەڵام دواتر ڕوون بۆیەوە ئەوە شەمەندەفەرە تایبەتێکی کیم جۆنگ ئونە کە لە ڕێگەیەوە لەگەڵ سەرۆکی دەوڵەتەکان کە گەشی بۆی دەکرد کۆ دەبوویەوە. ئەو شەمەندەفەرە 21 هەڵگیری بەستراوی بە ڕەنگی سەوز لە خۆ گرتبوو و پەنجەرە ناڕوونەکان کە ناوەوەی نەدەبینرا، تەنها ئەوانەی ناوە دەیانتوانی دەرەوە ببین و شەمەندەفەریش وەکو ئوتێلێکی 5 ئەستێرە وابوو کە شەراب و ئامێری پێشکەوت و کورسی نایەبی لە خۆ گرتبوو و ئەو شەمەندەفەرە نایابە تایبەتە و ئەو شەمەندەفەرە نایابە تایبەتە بە بنەماڵی کیم و بە شەمەندەفەری شاهانەی خێزانی کیم دادەنرێت و چەندین شێفی تێدایە کە خواردن ئامادە دەکەن و هەروەها خێزانی سەرۆک کیم لە گەشتەکە لەگەڵیدا بوو. سەرڕای هەموو ئەم تایبەتمەندیانە بەڵام خێرای شەمەندەفەرەکە باش نەبوو، بە شێوەیەک بوو کە ئەو پەڕی خێرای 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بوو. بەم شێوەیەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆی ئەمڕۆمان. هیوادارم ڤیدیۆکەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بووبێ. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. بۆ لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و هەروەها لە بیرشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبار و سێبارە سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە $18,000 لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.